بەناوی خودای گەورە و بەخشندە و مهرەبان، درود و سڵاو لەسەر جانی پاچی سەروەرمان و پێشەوامان و ڕابەرمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام، هەروەها ڕزا و ڕەحمەتیش دەنێرین بۆ هەموو ئەو کەسانەی کەوا شوێنی پەیامە پیرۆزەکەی کەوتون لەو مانگە پیرۆزەدا. بینەرانی خۆشەویست، لەگەڵ برای بەڕێزمان کاک دکتۆر عومەر ئێستا باسی چەند خواردنێکتان لە بۆ دەکەین کەوا بە عەرەبی پێ دەرێن چەرەزات یان پێ دەرێن مکەسەرات، چونکە دەشتێتن بەدانی، بە کوردەواری خۆمان وابزان پێ دەرێن شەوچەرەی پێ دەڵێن، کە بریتیا لە گوێز و فستق و لە کازۆ، کە سێ خواردنی زۆر زۆر محتەرەمن، زۆر بەڕێزن، زۆر زۆر بەسوودن لە ڕووی طبیەوە و ئینسان دەتوانی سوودی زۆریان لێوەربگریتن. بەڵام ئەوانیش لەبەرەوەی بە تایبەتی فستق کە سوێر دەکرێتن و چەوریش تێدا هەیە، ئەو کەسانێک کەوا نەخۆشی دڵ و زەختیان هەیە دەتوانن بیخۆن بە شێوەیەکی کەم، یان دەتوانن پەلکەکەی لابن ناوەکەی بخۆن، ئیسفادەی زۆری هەیە. بە تایبەتی گوێز کەوا هەم پەلکەدارەکەی بە سوودە، هەم پەلکە سەوزەکەی خۆی پێش ئەوەی تەواو ڕەق بێتن و پێ بگاتن بە سوودە، هەم ناوەکەشی زۆر زۆر بە سوودە. یعنی لە هەموو لایەکەوە کە لە کوردستانی خۆشمان هەیە و ماشەڵڵا منتیقەی هەورەمان و ئەو لای نەوعی زۆریشی هەیە کەوا دەتوانین ئەمە بە هەموو نەوعەکەوە سوودی لێوەربگرین. دەتوانین ئەگە پەرەی پێ بدەین بیکەینە بەرهەمەکی ناوخۆی بینێرینە دەرەوەش، چونکە بەڕاستی هەرسێکی سوودی هەیە، هەم پەرکەی دەرەوەی، هەم دارەکە پەرکە بەخۆی، هەم گەڵایەکەشی، هەم ناوەکەشی، کە گوێز لای خۆمان زۆرە بەڵام ئەوکاین دیکە کەمن. پاشان باسی فستق دەکەین، دوای باسی کازۆی دەکەین کە هەرسێکیشیان دەتوانم بڵێم بە تایبەتی گیز و کازۆ لە بۆ دەماغی زۆر لە بۆ مێشکی ئینسان زۆر مهمە. بە تایبەتی منداڵەکانیشمان ڕابێنن بیان دەینێ عەلەقەل هەفتەی 2-3 تاوەکو پێ زیرەک و عاقڵ بن و شتیشمان پێ لەبیر ناستەوە، چونکە مادە و ڤیتامیناتی زۆری تێدا هەیە. تەبەن سەرچاوەکەیان لە جیهان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنە بەرزەکان زۆرە، ئەوی کە چای تێدا هەیە کە بریتیا لە سووریایە، لوبنانە، لە کوردستانی خۆمان هەیە، لە هیندستان و پاکستان هەیە، لە زۆر وڵاتی کە ئێستا بڵاو بوویتەوە هەیە. تەبەن گوێز دارەکەی زۆر زۆر بەرز و گەورەیە، بەڵام ئێستا ئیوایان دروست کردووە، متربیان کردووە کە باڵایەکەشی گچکەیە و گوێزی باشیش دەگری. ئەو جارێک کاک دکتۆر پێش بێمە سەسوودەکانیان قسەکمان لەو لەسەر بەناوی هەورەمان، بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان، درود و سەلاو سەرجانی پاشی پێغەمبەر کەوێ. بەڕاستی چەند بێباسی گوێز و ینی شەوچەرە بکەی دیارە تەواو نابێ کە تۆ ئاماژەت بە گوێزی هەورەمان کرد. بەڵێ دەبیرمە پۆلی دوی سەرەتایی بووین، دەکات ساڵی 66-67 لە خوێندنەوەی کوردی لە کتێبی خوێندنەوە باسی دەکات دارگوێز. دەرە دارگوێز دازێکی بەرزە لە کوردستان دەڕوێ، گوێزی هەورەمان بەدەست دەشوێ، ینی زۆرێکە تایبەتمەندی خۆی هەیە ئەم گوێزە لەشکان. من دەزانم گوێزەکانی تر بۆ نمونە ئەمریکی و ئەوانی تر ئامێری تایبەت کراوە ئێستا بۆ شکانی، بەڵام من تاقیم کردوتە هەروە بەدەست گوێزەکە دەشتێتن. جگە لەوە تامی گوێزی خۆمان کوردەواری تامەکەی لە هەموو گوێزێک یان دەتوانم بڵێم جیاوازترە. تۆ ئاماژەت بە شتێک کرد کە من دەمەوێت زیاتر لەسەری بڕۆم لە ڕووی دەرونیەوە، ئەویش سوودی بۆ زیرەکی، ینی بەڕاستی مێشک، چکە مە دەزانین کاکتۆر کەسایەتی مرۆڤ لە سێ ڕنگ پێنگێ: ژیری زانیاری، ویژدانی سۆزداری، جوولەی کارامەیی پیشەی. تەمەشای دەکەین یەک لە ڕەهەندەکان کە ژیریە، یعنی بەڕاستی دەبێ مرۆڤ زۆر گرنگی بەلایانی زانیاری و زیرەکی بدات. ئەوش لە ڕێگای چیە؟ لە ڕێگای خۆراکان. هەندێکیان بۆ ماوەیە لە ڕێگای بۆ هێلەکان و کڕۆمۆسۆمات بۆی دەمێنێتەوە درێ ئەو بەرەبابە زیرەکەن، بەڵام دوای لە دایک بوون بۆی بەرگری لەو زیرەکەی بکە یان پەرە بە زیرەکی بدەیت بە چییە؟ یعنی جۆرێک لە جۆرەکان خواردەمەنیە، خۆراکە. جۆرەی تریش دوای تەمەنی 20 ساڵی چووکە زیرەکی دەوەستێ چ جێی دەگرێتەوە ڕاهێنان مەشق، بەڵام خواردنەکە و هەروە ئەوەی ئەمە خوێن بۆ لادی سەرچاوەکە تۆ درێ بۆ نەک تەنها بەس، ینی بۆ هەموو کەلچێک باشە، بۆ منە زۆر زۆر باش کە ئاماژەت پێ کرد وەجگە لەوە بۆ ئافرەتی دووژیان، ینی تەنانەت بۆ ئەو کۆرپەلەی کە لە ناو سکێتی بۆ زیرەکی ویش، ینی تێژینەوە کراوە دەرێ ئەو شەوچرەیە اینجا چێ گوێزەکە چ ئەوەی ترکە ناو لێنە ناوشی جوانە کازۆ، ئەو کازۆیە ئەمە ناوی لێرم کاکۆ، ینی بەڕاستی ئەوەندە سوودی هەیە بۆ کوردی دەبێتە کاکۆ، ینی کە دەبێتە کاچی
هەموو تاچێکمان دەبێت زیاتر بیخۆین ئەوەی من دەزانام خەڵکەکە زیاتر ئەوەی تر دەخواتن چرە زاتەکە ناوەی فستقەکان دەخوا نازانێ ئەو کووتور منەوە یەکەم جارە جەم لە زاری بەڕێستانەوە کە سوودی زۆرە بۆیە بەڕاستی پێویستە جەخت لەسەر بکەنەوە یەکەم مناڵەکان سبەینان بۆیان دابنێن لەبەرەوەی چون دەخوێنن خوێندن پێویستی بە مێشتێکە چیە زیرەک بێ بۆ شتەکان وەرگێ کەواتە بۆ هەموو قۆناغەکانی خوێندن باقسەی منداڵان بنەڕەتی ئامادەی زانکۆ بە خوێندنی باڵا بە ماستەر و دکتۆراشەوە یعنی بەڕاستی ئەمە شتێکی تریشی دەبایە لەگەر بە ئێستا هاتەوە بیرم مێوش چکە مێوژیش لەگاتە شەوتسەرا یعنی مێوژیش لەگەر گوێست تێکەراو دەکرێت من لە بیرما چووینە ماڵی خوا ینی لە زیاتی ئەوەی خوانەکان بخۆین گوێز و مێوژمان تێکەراو کردبوو لە ناو بیتی لە ناو ماڵی خوا زۆر زەکە بزمان دەبوو ئیتر چەندێکمان دەرێن دەما خوارد زۆر بە جەمە خواردنەکی تێرە ژەمشی خواردنەشی تێرە سەوریەوە لەگە پرۆتین کەس لە ڕووی شکرەوە لە ڕووی شکرەوە یعنی تاوکەری یەک کەواتە ئەو کووردە هەر شتێکی کرد بێ بێهۆ نەبووە ینی بەڕاستی با و باپیرانمان لە زۆربەی شتەکانە دەبێت شانازیان پێ بکەین مۆرچ کوردەواری پێوە بۆیە من لە دکتۆرا بووین کاکتۆر خوێندمان زانایەکی ئیسلامی هەیە ناوی زەرنوجی لێ ئاماژە بە زیرەکی خەڵک دەکات دەرێ بەهۆی خواردنی مێوش ینی بۆیە سەیرم کە گە سەیری خۆشناوەتی بکەیت ئەو خۆشناوەتیە کاک دکتۆر زۆربیان لە بیرکاری و فیزیا زیرەکەن ناوچەی خۆشناوەتیە بوویان چکە بە خۆزانی مێوش و ئەستورکە بە هەنجیر و تەنانەت میوەکانی تری سروشتیان بۆ شاعر زای سرێ دەرێ بسیە خۆشناوان سەرسوور دەمێنێ گەر خۆت بێیتەوە دڵزیە دەمێنێ ئەو میوەزاتی لەوێ باردەکەن لوبنان و تایف شەرمەزا دەکەن ئێمە دەزانی کاک دکتۆر وەختی خۆی بەناوبانگ بوو لوبنان کە سێوی داهات بەس بە بۆنەکەی تێر دەبووی دەیان خستە ناو هەندێک هینی بەدار سندوق دانرابوو اینجا بەرژیشی هەبوو ناو بۆ ئەوی بەڕاستی هینەکەی و هەروەها ترەی تایف بۆ باترە تای باستایلەکە ترێت کەسی کوردستان هەر وەکو خوا پێیدا بێ بە هەمووش دەوڵەمەندە بەس دەبێت ئێمە بزانین چۆن گەریجی پێدێن وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەڕاستی دەبێت ئەمانە هەموو بیر بکەنەوە بەرنامەی توکمی بۆ دانێن نەکات تەنها پشت بەنەوت ئێستا نەوت نرخی بەرمیلێک سەر هاتە دابەزی بۆ 20 بەڵام تۆ ئەگەر کوشت و کاڵت هەبێ دەتوانین بڵێ کوشت و کاڵ نەوتێشی هەمیشەیە بۆیە دەستخۆشی لێ دەکەم بۆ ئاماژەکردن بە تایبەتی بۆ مناڵ و هەروە بۆ پیریش دەتوانی بڵێ سوودی زۆرە بە تایبەتی ئەوانەی کە بیانەوێ زیرەکییان ببینی یادگەیان بەهێز بێ دەتوانن ئەمانە شەوچرا زۆر بەدایک و باوکان دەڵێم کە دێنە عیادەی دەڵێم بڵێ منداڵەکانی خۆمان هەموو بەیانێ ماستیان دەدەنێ ماستیش خواردنەشی باش ئێواران ماستەکەی بکەی پێدێ زوو لە معدەش دەڕوا ماستەکەی بکەی ئێواران بەڵام جوزەکە و ئەگەر کازوەکە بدێ لەگەڵ هەندێکزیرەکتیش دەبی برسی نابی برسی نابی ئەتو مەرجە ماسی دێ و منداڵ لە بێزارش دەبی ویتامینی تێدانیا بۆیە ئەوانەمان پێچاکە بەیانیان بەلای کەمی هەفتەی 3000 منداڵەکانمان هەفتەی 3000 بەلای کەمی ڕۆژ ناڕۆژ خۆی ڕۆژ بەتەنەی جوزی بخوا لەگەڵ کازو یان لەگەڵ فستقی بخوا دەتانی ماسی لەگەڵ بخوا پێش بخوا بەس ئەوەش بخوا لەگەڵی هەتا ئیسپادەشی باش وەلای کار دکتۆر کە داشی دەنێەوە لەسەر خوان ینی خۆشیەک دەبەخشێ ینی خەرک هەیە دڵی دەکرێتەوە کە تەماشای دەکەی دەزانی لە هەندێ ناوچە لە گەرمیان سبەر گوێز دەرێن خڕەکان لەبەرەوەی خڕە نارێن گوێز خڕەکان گردەکان دیارە ئەویش گرد و خڕ ینی گردەکان دەرێ گردەکان گوێز ناوەکەشی وەچی دەماغی ئینسانیە لە شێوەی کە بیکەی وەگەنتەوە تەماشا دەکەی لە شێوەی ئەمە دەڵێم ئۆتۆماتیکییان ینی هەر بەبێ علمیش یەکسەر مێشکل بە دەستی کە شکلی وەچی مێشتی دەبی لە مێشک ئیسپادەی زۆر بیارە یەکسەر بۆ دانراوە پێیان دەگۆ پێشتر پێیان دەگۆ خواردنی خواوەندەکان یعنی کۆسانی کەوا بهێن بوون دیارن و دەسەڵات دار و ئەمانە بووینە طبعا هەتا ساڵی 1500ەکان گوێز لە ئەوروپای نەبووە بەس لە منطقی هندستان و کوردستان و سووریا ئەوانەی کە چیایەکانیان بەرزە لەو منطقانە هەبوو زیاتر لەلای چیایەکان نەخداسی شاخاویەکانە شاخاویەکان هەیە طبعا گەڵایەکەی لە بۆ قەبزی باشە لە بۆ پێستە باشە لە بۆ حساسی پێستەش باشە گەڵایەکەی بەس گەلایەکەی بە کەسچی یان بەتەڕی بە سەوزی باڵێ ناوەکەی ناوی گوێز لە بۆ چاڵاکی گوتمان باشە لە بۆ درەنگ پەککەوتن یعنی زوو پیر نابی تەماشا تەمەنیان چەند درێژە تەماشایان دەکەی تەمەنیان زۆر گەورەیە کەس هێشتا کەس
لە بۆ پیستە بە قوت دەکات لە بۆ پرچی سەر باشە لە بۆ چارەسەری بریم باشە کۆلیسترۆل دێنتە خوارێ ئەوەشی باشە گوێز و کاز و هەردووچە ئۆمیگاژن تێدا ئۆمیگا خۆی لە ڕۆنی لە ماسی هەیە ئەوانش ڕێژەی کەمیان تێدا هەیە کەواتە ئەو بۆ ئەو کەسانە باشان دێ کەسێ دەرەوە وەڵام من بۆنی ماسی دەم کوژی نایخۆم کاکەوتە جوستانی بین نابێن ئەوەی بخوات جێزەکەەوە بۆت ئاسان کرد ئێسقانی بە قوت دەکاتن هەروە قودرەتی دەماغی منداڵ بە قوت دەکاتن چونکە مادەی تدا ناوی میلاتۆنین هۆرمۆنێک کە دکتۆرەکان دەزانن کە پێدەی هۆرمۆنی خەو ئەوە دەکاتن خەوت ڕێک بخێتن و نەشاتی دەماغ ڕێک بخی ئەوە خۆی کاکتۆریە لە ڕووی دەرونیەوە خەوزران هەیە یعنی ئەگەر ئەوە خەوڕێک بێخی کەواتە جێگایی هین دەگرێتەوە ڤالیۆم دەگرێتەوە کەواتە تۆ بۆ ڤالیۆم بەکاردێنی دەتوانی خۆی بۆ ڕێک دێخی ڤالیۆم لێژ ڕادەی فێری دەبی ئەو فێریش نابی ئەو فێریش نابیت زیانیشی نییە طبعا مادەی فاتیک ئەسید تێدا هەیە ئەوەش لە بۆ پێ ئەنتی ئۆکسیدەنت یعنی دژە سەرەتان ناهێلی ئەوها بە ئاسانی خەلیەکان تووشیان بە سەرەتان بی مادەی حەدیدی تێدایە لە بۆ خوێن باشە مادەی کالیسیۆمی تێدا هەیە لە بۆ ئێسقان و ددان باشە ڤیتامین B1 و B3 تێدا هەیە لە بۆ ڕووی دەرونی و دەمار بە قوتکردن و مێشک بە قوتکردن باشە ڤیتامین A تێدایە لە بۆ چاو باشە ماشەڵڵا وەچی هەنجین شەکانی زۆر دکتۆر دژەکەم پێگرینگە چووکە ئێستا کە خەریکن لە وڵاتان بە تایبەتی بۆ ڤایرۆزیان کە میکرۆبێک دەبێت دەیانەوێت دژەکات دژەتانەکەی دروستکرد ئەمەیان شتێکی زۆر گرینگە چونکە بەڕاستی و بە ئاسانی ئەو دژە دروست ناکرێ وانە یعنی ئەمە شتێکی گرینگە کە بۆ ئەم نەخۆشانش بەکاردێوەکو خەڵکی پێشتر چکە خواردنەکانی تەبیعی بوون خاوێن بوون خاوێن کیمیایی تێدا نەبوو زان کەم نەخۆش دەکەتە سەرەتان هەر نەبوون مردنیش کەم بوو داوارە کاکە بۆ ئەمە نەمردین دیارە هەمووی ئەو خواردانە بووە طبعا توێکلەکەشی هەر بەکەلکتی توێکلەکەی دەری من بەستا ئەو بۆچیە توێکلەکەی بە سەوزی بە سەوزی بەڵێ لە بۆ ڕەوانی باشە لە بۆ کرم کوشتنی کرمەکانی ناڕی خەڵۆک لە بۆ بالوکە سەر بالوکەی لەوانەیە بالوکەی کەم دەکاتەوە زۆر گرینگە بۆ پێستە وشک پێستە هێتا جوان و تەڕ و جوان دیاربێتن بەڵێ پوچی دام بە قوت دەکاتن ئەگە بیکەیە هاڕاوە دەتانی حیوانی استفادەی لێ بکات یعنی وەکو دەبێتە ئارت بەس کاک دکتۆر دەزانی دارەکەی سوودێکی تری هەیە بە تایبەتی لە هەڵمان سێبەر یعنی من جارێک لە جاران لە بیرما چوین گەرماش بوو هاوین ئەم دارانەیان ئەوەندە بەرزە ئەوەندە سێبەری گەورەی هەیە ئینجا لەوێ خەفێک ڕایە خەو بۆ خۆت پاردەوە ئەو وایە پاکە ئەمە بۆ ئەو ناوسانە ئەو بۆیە ئەتووت تەمەنیان درێژە تەنانەت بۆ هەناسەدان هەوای پاک تەنانە ژینگەش جوان دەکا کەواتە ژینگەی هەورەمان بۆ جوانە بۆی ئەو دارانەوەیە یعنی یەکێک لە این جوانەکان بەرزەکان سێبەرێکی باش دەکات خەڵکەشی زۆر دەتوانێت لێ گەشتیاری بۆ گەشتیاری یعنی ئەمە شتێکی کەم نییە بۆ ناوسە شاخاویەکان بە تایبەتی کەواتە یەک لەبەرەوەی چکە ئەو هەوایەکەی ساردە کاک دکتۆر بۆیە لەوێ هین دەکرێت ینی بۆ زیاتر لە ناوچە لە هیندستان و بۆتر لە کوردستان و لەوانەیە زیاتر تەبان تەڕاتی زیاتر ڕوتوبەی زیاترە بارانی زیاترە کەواتە ئەو هەوایەکەی گونجاوترە بۆ گونجاوترە تەبان لە بۆ سوکەریش دەتوانی بەکاربیێنی ئەوانەی شەکریانە ئەگەر بی خوا چونکە شەکری کەم تێدا هەیە دەتوانی پێتریش دەخواتن و شکەریەکەی زۆر بەرز ناکاتن ڕاستە کەواتە کاک زۆر بە ئەوە زۆر سوودی کۆلیسترۆلشی تێدا نییە بۆیە چەوری بەرز ناکات ئەوە زۆر گرینگە بەڕاستی دەبێت ئەوەی زیاتر بینەران دەمێت ینی زۆر گرینگە بۆ ئەوانین خۆشەکریان هەیە بە خۆ دەزانی نابی نان بخۆن نابی برنجەکەش بخۆن زوو برسیش دەبن بۆیە بۆیان هەیە نەک تەنها سبەین و نیوەڕۆ ئێوارەکان دەتوانی کە برسی بسی یەک جوێز بخوا زیانی هەیە هەتە سیانیش بخوا مشکلە نەبیانێ پێنج بخوا مشکلەمان نییە ینی مەبەستم ئەگە سبەینەکەی خواردی بۆ هەیە چێشتان لە بینی نیوڕانەوەش بخوا قەلک دوان یان عەسرەکە دەتوانی بخوا و بەس نەگاتە شەوێت جویز لەو شەوەیە قورسە کەواتە سبەین و نیوڕان هەتا عەسرەکەی بۆی هەیە بخوات تا ئەو کاتە برسی نەبی وایە شەوش دەتوانی شەوەکەی بڕێکات شتێکی زۆر گرینگە طبعا یەک لە سوودەکانی تریشی ئەوەیەکەوە ماندیبوونت دەڕەوێنەوە یان نایلی زوو ماندی بی زوو شەکەت بی ئەوەشی تێدا هەیە ئەوە لا گوێزدا هەیە زۆر گرینگە بینە سەر دووەم فستق بەڵێ فەرموو طبعا فستق چەوری زۆر تێدا هەیە لە 62 ڕێژەی چەورەکەی لە هەمان زۆرترە بەڵێ چەورەکەی زۆرە لە جوزی زۆر زیاترە لە کا زۆر زیاترە بەڵام پرۆتینێکی زۆر باش تێدا هەیە 24 لە سەتای تێدا هەیە 24 کە تەوان پرۆتین بە خۆ دەزانی پرۆتین لە
ئاژەڵی هەیە لە گۆشت و هێلکەی زۆرە کەچی لەوانە بەسرە بەزات جیز و کاز و هەرسێکتیاندایە بەڵامی فستق لە هەمان زیاترە پرۆتینەکە لە ستا 24 بۆ سوودێکی زۆر لە دەبینی گوێزەکە چەند بوو دکتۆر کاکەش چەند بوو ئەگەر لە بیرت بێ بەبیرت مایە چکەگەرەوە 24 بی لەوانی تریش ئەگەر یەکێت دەدەبێ پرۆتینەکە بەڵێ تقریبا گوێز دەما بین 12 هەتا 16 12 ئەویش گوتت 20 ئەوە 24 کازۆیەکەش ڕێژەکەم نووسی کازۆیەکەی تقریبا تا 20 دەڕوا لە کازۆش پرۆتین کاکتۆ پرۆتین دو نوعی هەیە بخۆ 20 نوع پرۆتین لە شیمە هەیە 8 نوعیان هەدروست ناکرێ قەت ناتێن ئیلا دەی بخۆی ئەوی لەستی دەخورێ گۆشتی حیوانە گۆشت ماسی و گۆشت پەلەوەڕ و مریش گۆشتانەیە لەگەر هێلکە بەڵام نەفەر هەیە مەتەنەوە هندستان هەیە قەت گۆشتی ناخوا قەت هێلکەش ناخوا ڕۆچیە هەیە ڕۆچی دەبی پرۆتین لەوانە وەگری دەبی لەوانە پرۆتینەکەیتر بۆی قەرەبوو بکاتەوە بەسکەواتە زۆر گرنگە ینی لە هندستان چەندە چند تێدایە نیسکوونۆک و پاقلە بەس زۆر کەم پرۆتینە کەم تێدایە بەس ئەوانە ماشەڵڵا ڕێژان زۆر باشە زۆر گرنگە بۆ ئیستفادەی زۆر لێ دەکەن تەبەن نیشاستەی زۆر کەمە لۆیە لە بۆ سوکەری باش برندناکە ینی زۆر خەتەر نییە لە بۆ سوکەری هەرکوچان شەکرەکان زۆر کەمە زۆر چاکە تقریبا لەستا 3 زۆر کەمە ئاویشیان کەم تێدارە تقریبا لەستا 6 ئەوەی عکسی شفتی گوندۆرەیە شفتیان دەتوانی ئەوەی بخۆیت و دوایش ئێوارەکەی شفتی گوندۆرەکە فستق بە هەمان شێوە وزەی زۆری تێدا هەیە چاڵاکی دەماغی زیاد دەکات لە بۆ پووک باشە لە بۆ ئافرەتان فستق زۆر باشە چکە شیری پێ زیاد دەکات ینی بۆ ئەوەی کەواتەوانە کە دوو گیانن و ئەوانەی مناڵیان تازە بووە بۆ ئەوەی شیری خۆیان بدەنە منداڵی ینی ئەوە دەتوانی برێ شیرەکەی هەم زیاد دەکات و هەم لەوانەیە زۆری شیرەکەش بەهێز بکات پرۆتینش باش تێدا هەیە تەبەن شەکر و چاوری ئەوەی کە نەخۆشی دڵ و یان نەخۆش شەکرەی هەبێتن چونکە نیشاستی کەم تێدایە شەکرەی زۆر برن ناکاتن هەروە چاوریەکەشی چونکە نەباتیە چونکە نەباتە بەخۆی ڕۆکە بۆیە چاوریەکەی کۆلیسترۆلی زۆر تێدانی بترسێتم برێ وڵا کۆلیسترۆلم زۆرە و نایخۆم دەتوانێت بیخوا دکتۆر لەسەر قسەی بەڕێزن زۆر ژێم لێ بۆ پسپۆرەکانی هەناو زۆربیان ئەو بە تایبەتی ئەوانەیە کەوا دیارن جەخت لەسەر خواردنی گوێز دەکەنەوە ینی دیار هەر لەبەر ئەوەیە بە تایبەتی ئەوانەی کە سەورەکەی کۆلیسترۆل تێدانە سەورەکە و پرۆتینێکی باش تێدا هەیە و شەکری تێریش دەخوا و شەکریشی زۆر کەمە کەواتە خواردنەکی زۆر بە ئاسانیش دەست دەکەوێت لە کوردستان بەڵێ فستق تەبان ساڵاکی جنسی زیاد دەکات چونکە ڤیتامین ئی تێدا هەیە ڤیتامین ئی تێدا ئەویش عکسی خیار و کەم دەکاتەوە لێرە ینی خوا وای ڕێ کردووە بەخۆی جوان هاوسەنجەکەی ڕاگرتووە پلاسەکەی زۆر جوان ڕاگرتەوە گە لێرە شتێک بی لێرە هەموو خواردنەکان بخۆی بەکەمی هەموو شتەکەت مەزبوط هەموو شتێک هاوسەنگ دەبی لەشت باوەڕ بکە هەندێک پزیشک زۆر جوان ئامۆژگاری دەکەن بینی و مەدرێکا کە تۆ هەموو شتێک بخۆ بەس بڕێکی ینی زۆر نا هەر یەکە هەندێک لە ڕادەی خۆی نەچێتە دەرەوە هیچ نییە سوودی نەبێ ینی ئەوەی ئەو خوایەت دایناوە لەسەر ئەو زەویە بۆ مرۆڤایەتی هەر هەمووی سوودی هەیە هەر بۆچی باسمان کولی وەشڕە بوو طبعا ڤیتامین ئەی تێدا لە بۆ چاو باشە ئەو فستق ڤیتامین بیشی کەمەک تێدا هەیە مادەی پۆتاسیۆمی تێدا پۆتاسیۆم تەبەن بۆ عەزەڵات و لە بۆ دڵ و ئۆشتانەش نەشات دەکاتەوە خراپ نییە زۆر چاکە شتێکی بەینەسەر کازۆکە لە کازۆ ئەویان ئەوە کەم باسی کراوە خەرک هەر چکە باز دەکا خەرکە شەوچرە دادەنێ بەس دەرێ فستق و بادەمیشمان لەبیر چووە بادەمیاندانە نایە فستق و بادەم و مێوش ئەوەی کە تۆ باسی دەکەی ئەمەیان بادەم پێکاتەکەی لە جیز زۆر نزیکە بەڵام هەموو شتەکانی وە چێک ڤیتامینەکان بەس تقریبا ئاجیزەکە باشترە جوزەکە باشتر بادەمەکان قورسترە چکە نیشاستەی زیاتر ئەی بۆ کار دکتۆر پزیشکانی زانستی خۆراک دەرێن دەدانە بخۆ ڕۆژێ ئەگە بتوانین دەدانە باشە ئەو دەدانیان دەتوانین جیز و بای بخوایان جیزەکەی بخوان باویەکەی بخوا تقریبا گەر چاق لە جیزی بخوا جیزی گەورە لەگە دەق لە باوی نفسی کالۆری هەیە هەمان تقریبا بۆیە ژێم لێ بۆ دەرێت دەدانە ینی دیارە ڕژیم خۆم پێیان بەڵێم سبێنان دەتان دەدانە بای بخۆن کێشەکەی دەکە دەیت خوارد چەورەکەی نەباتیە پێتێریش دەخواتن بۆ سوودی زۆریشی هەیە و ئەمان زۆریان زۆرە کاکتۆر باوی هەند چەندە لێرەدا نەندراوە یعنی هەموو جۆرە باویەک یەکە هەمیان یەک نینە سوێستا مەتەنەن بندوقیشمانەیە بندوقیش تقریبا پێکاتەکەی لەگە باوی زۆر نزیکە بەڵام هەندێک جیاوازیان تێدا هەیە بەستامی منەماتەن باسی هەمووان بکەین بە نفسی جەماعەتن بەس لەگەروی ئێمە دەتوانین سەکە تێکەل شێشیان بکەین کازۆ کاتەکەی لە فستق زۆر نزیکە ئەویش بە هەمان شێوە
لە هیندستان و پاکستان و وڵاتانی کە چایەکانیان بەرز شاخەویەکان زیاتر ئێستا هەندە برادر لە هەولێریش هێناویانە چاندویانە بەڵێ سوێل ئێران لە فستقی زۆر دەوڵەمەندە ئێران یەک لە وڵاتەکانەکەەوە فستقی لە بۆ ئەوروپای دەنێریتن هەندە برادر هێناویانە 100 دانە هێناوەستە لە مەزرعی خوان چاندویانە ئەوزە نازانین لێرەش ئاو هەوایەکەی لە بۆی دەگونجیان باشگەشە دەکات باشتەوە پێ نەگەشتێت چە ساڵی دەوێتە وڵام من واز دەکەم 3 سال چاندیانە بەس باوەڕ ناکەم بەریگرتی بێت ئێستا نازانم بزەبت خوان دەزانن پێ دەکە وەڵا بە دوواداسوونی بۆ بکە بزانی چۆنە کازۆر بە هەمان شێو لە قورحای مەعیدەی باشە ئەوە باشە ینی مەعیدەی ئازار ناداتن ئەوانی قورحیان هەیە دەتانن بخۆن ئەگەر بە خواردنیشت کە مەعیدەی هێشتا دەتانی ئەی بخواتن زۆر باشە لە بۆ شەکرە باشە چونکە چەوریەکەی نەباتیە و شەکری نیشاستی زۆر تێدانیە پێ زیاد نابێ بە هەمان شێوە کازۆ دەتوانانی بکرێتە مەرحەم لە بۆ پیستەی زۆر زۆر باشە پیستوان دەتان لە جوانکاری بەکاربێتن چۆن دەی هاڕن کاک دوکتۆر بیهاڕن و بیهاڕن تەبەن بای خۆ ڕوون تێدا هەیە گوتمان ڕوون بەڕوونەکە چەوری دەکەن تقریبا ستا 20 گوتمان چەوری تێدا هەیە پرۆتین چەوری تێدا هەیە سوودی زۆرە دژی بەکتریای زۆر تێدا ئەوەیان زۆر دژە بەکتریا ئەجە بەکتریا مەعدەی بەکتریاکە ینی کەواتە مەناعی زیاد دەکات لە بۆ ئینسان بۆیە مادەی حەدیدی زۆر تێدا لە بۆ کەم خوێنی باشە لە بۆ دەماغ و چاڵاکی دەماغ و ئەوانە ماسوورکە و دەمار زۆر بەسوودە چکە پۆتاسیۆمی کالیسیۆمی باش تێدا هەیە ئێسقانی بە قوت دەکاتن ئەوەی کە لە هەمووی مهمتر ئشارە پێ بکەین لە بۆ دەماغ و دەمار و زیرەکاتیە چونکە مادەی فسفۆر و زینگی لەگە مەگنیسیۆم و سیلینیۆمی زۆر تێدا کەواتە لەو بەرگریەکە زینگیش تێدایە چونکە با ئێستا زیاتر ئامۆژگاری دەکەن دەرێن ڤیتامین نابێ بەتەنێ بخورێنی کە ڤیتامین ئەگە سیت خوارد دەرێ دی و بیشی لەگەر بێ وارووا زینگش کەواتە ئەو شتێکی زۆر گرینگە هەموو زۆربەی هینەکان ڤیتامینەکان دوو زۆریە ڤیتامین بی و سی لە ئاو دەتوێتەوە ڤیتامین ئەی و ئی و دی و ڤیتامین کەی لە چەورێتاوێتەوە بۆ ئینسان دەبێ مشتێکمان هاوسەنگێش باسمان کرد وەکو تەرازوو ڕاگیر لێشی ئەوەتر بیتن ئەو زەبەڕاستی کازۆلۆ حەزمان کرد باسی کەین لەو جەماعەتەی چونکە لە بۆ قەزەی دەماغ چاڵاشی زۆر باش زیاد دەکا ئەو مادانەیەکەوە مادەی مەگنیسیۆم و فۆسفۆر و زینگ و سلینیەم لەو کانتکەی زیاتر تێدا لە جیز و کازۆی زیاتر تێدا هەیە بۆیە پێم باشە ئەوش بێتە ناو وەڵا ئەوە دەبێت زۆر گرنگی پێ بدەن نەک هەربیر لە فستق و لە هینەکە بکەنەوە جۆزەکە ئەوە بەڕاستی ینی لە هیچ لەوانی کە کەمترنیە لە هەندێک زۆر دەوڵەمەندتر هەم لە ڕوزنسی شەو چکە ڤیتامین ئی تێدا هەیە لەگەڵ فستق دەتوانێت پێگرابی خۆی زیاتر ساڵاکتری ساڵاکتر دەبیتن بە مەناعی ئینسانی زیاد دەکاتن ڤیتامین ئەی تێدایە لە بۆ چاوی باشە و تا ڕادەیەک ڤیتامین دیشی تێدا هەیە چگوتمان ڤیتامین دی زیاتر لە گۆشت ماسی هەیە تیشک ڕۆژ لە هێلکەش هەیە بەڵام کازۆر بای خۆی ڤیتامین دی کازۆ پێویستە لە کوردەواری ناوی لێ بنێن کاکۆ بەڕاستی تەوا گوتمان پرۆتینش تێدا هەیە پرۆتینیش یەک لە پێکاتەکانی خەلیە ئینسانە و پێکاتەکانی DNA و کرۆمۆسۆم و شتانەیە ئەوش کە گوتمان دەبی وەریگرین ئەگە نەیتانی گۆشت شتووە زۆر بخوا دەتوانێت قەرەبووی بکاتەوە طبعا فستق خەڵکی خۆمان بە زۆر نەوەعان دەیکا هەیە بەبێ خوێ دەیکا ئەو پێم لە هەمان باشترە کەشە بە خوێ دەیکا تامی خۆشترە هەیە بەکاردێنی هەست بە سووریەک دەکەیت ڕادەی سوورەکەی زۆرە هەیە هەیە بەس کە دەیشتێنی ئەمانە کاک دکتۆر ئامادە کراوە سیرکە بۆشکان هەر بە ئاسانی بەدەستی دەکرێت بەس زۆرە فستقەشی تر هەیە کاک دکتۆر بچووکەکان ئەوە چۆنە حەزمی گسکەیە و ینی بەو شێوە نییە نەتبینیوە جۆرە فستقێک ئەوەی دەکرێتە تەزبیح فستق تەزبیحی قەزوان ئەمە باس قەزوان منەکە قەزوان پێکاتی عین فستقە نفسی مادەیتە ینی لەگەر فستقیەکە فەرقی نییە ئەمە وەمزانی یەکن لۆیە باسم کرد قەزوان دەکرێت تەزبیحت بڵێ دیتم ینی ئەو سوودی هەیە لەگەڵ فستق نفسیشتە هەمان هەتا تامەکەش ئەگەر ملاحەزەی بکەی وەڵا من بۆیە بەبیرماتەوە بەهۆی وێ وەمزانی یەکە دوایە ڕاستەکەی قەزوان هەتا کە دەشتێن هەرچیان ناویان مەلێو کەسکە ناویان کەسکە بەس قەبارەکەی ئەو بچووکترە ئێستاتەوە تەبەنەوانەی کە نەخۆشی دڵ و زەختیان هەیە خوا نەخواستە محالە بکەن پەرکەکەی سوێر نەبیتن هەتا ئیسفادە لێ بکاتن و تووشی بە زەخت بەرزبوونەوە نەکات چونکە خوێ زەختی ڕاست دەکاتەوە باش بوو ینی بەڕاستی ئەمانەی کە نانوسی خواردنە پێم باشە تەوە منداڵە زۆر زیاد دەرێن منداڵ تەبان لەو منداڵی کەسکە خەتەر ئەگە حالە پێشی دابنینەوە لە گەری لە بەقورشی بەستان لێ ورکە
دایک دەتوانێت لە کۆش خۆی دانێ داینێ یان وردی کاتن یان لەژێر چاودێری خۆی بەتەن دەدانی تەواونی منداڵی گچ هەیە ناتانی بیخوا ناتوانێت قوتدا دەتان لەبێ وردکە جزێکی وردکە لەگەڵ کازێکی وردکات بیداتێ بە چۆن دەداتێ وڵی ئەو ڕوونکردنەوە جوان بوو ینی زۆر زارۆی ئێوە لەبەرەی پزیشکن دەبینن هەندێک جار هەیە ڕاستاکە لە قورژی دەمێنێت و ناچار جار وە فریادە کۆدەبی خۆشخانە من چەند جار فریاڵە هیناوە عملیاتمان لۆ کردیە دەرتانینەوە جیهازمان دەریناوە لە بڕۆژەمان دەرینە قلە نۆکمان دەرینە برادەر هەیە مەتەنە منداڵی نۆکەچی خواردی هەنەشی زانیە تەماشات ئیلتیهابی سینجی گرتی بەردەوام ڕۆژێک نێ دوونیە سێنە دوات مشان کردیە نۆکە مەتەنی گولە بڕۆژێک لە ژۆرێ حاسێ بۆ کەواتە جگە لە سوودەکانی دەبێت ئێمە ئەو دایک و باوکانە بە تایبەتی دایک چکە دایک زیاتر نزیکترە لە مناڵ و پەروەردە دەکات بە تایبەتی لەو کاتێک کە تازە پێدەگری لە تەمەنی 2 ساڵ و 3 ساڵی هێشتانەکە توانای ئەوەی نییە بزانێ ئەمە چۆن بخواتن پێویستە دایکەکە چ بکاتن هەروکو بەڕێستان ئاماژەی پێکرد جوان پاچکاتەوە جان وردی بکاتن لە لای خۆی دابنێ لە ژێر چاودێری خۆی بیداتێ نەک بیداتێ و لە کۆشەی دابنێ یان برێت فەرم بیخۆنە پێویستە لە ژێر چاودێری بێ یانی ئەمانە زۆر گرینگە بەداخەوەم بۆیە لێرە و لەوێ ئەو جۆرە شتانە دەبینی کە گوتت لەوانەیە مناڵ تووشی ئەوەی دەبێت لە قورژی دەمێنێتەوە ناسا لەوان نیشتەرگەری بۆ بکە یان بە ئامێری تایبەت دەریبێت مندای دەستە لوتی پاڵ دایتەوە من جیرانێکمان دەنکە کودی چوە ناولوتی کودی خەریک دەخنکە وڵی ئەمە پاڵی دابەوە ڕاست هەر خواردە بووی خەڵک چ بە ژۆرێ کەواتە نابێ مناڵ وا دای بنیە و بڵێ با بۆ خۆی بخواتن بەڕاستی دەبێت لە ژێر چاودێری دایک و باوک بێ هەروەش خوانەکە دەڕازێت و ئەگەر بێت و بە یەکەوە بن بۆیە بەڕاستی بەو ئەندازەیە دەی لە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان بینەرانی ئازیز و خۆشەویست هیوادارم سوودێکی زۆرتان لێوەرگرت بێ ڕاستە ئەمە تایبەتە بە مانگی ڕەمەزان بەس هیوادارین لە دوای مانگی ڕەمەزانیش لەسەر خواردنی بەیانیان و پارشیوان و ئێستاکە بۆتان هەیە لە پارشیوان بیخۆن بیکەنە شەوچرار وەکو ناوەکە لە کوردەواری شەوچرەی زستانان هەبوو گەرمیان دەکرد هیواداری شەوچرەی مانگی ڕەمەزانتان بریتی بێ لە گوێز و فستق و کاکۆ مامۆسان کاکدۆر داویشتری لێرە واروە ئەگەر مێوژیشی تێ بکەن لەگەر بادەم ئەوە باشتر بە هیوای تەندروستێکی باش هەمولایەکتان و خوار ڕۆژووی لە هەمولایە وەرگرت بێ تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەشتری بەرنامەکەتان بەرنامەی تەندروستی ڕۆژوان بەخوای گەورەتان دەستپێرین سەڵاوی خواتان لەسەر بێ هەر شاد و سەرفراز بن.